هەروە دێ و قەیرانەکانی هەرێمی کوردستانی عێراق قوڵتر دەبنەوە. هاوکاتی قەیرانی سیاسی و دارایی ئەم هەرێمە کۆچی لاوانیش بەردەوامە. کورد کۆنەکشن میوانداری هەمن هەورامی بەرپرسی پەیوەندیە دەرەوەییەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکات کە بە سەردانێک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە. کاکێ من زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە دیدار و کۆبوونەوەکان تا لەگەڵ بەرپرسان لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چی باس لە قەیرانی هەرێمی کوردستان دەکرێت؟ لەو کۆبوونانەکە باس کراون سێ بابەتی زۆر سەرەکی هەیە. یەک پرسی شەڕی داعشە کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان وێڕای ئەو هەموو سەرکەوتنانەی بەدەستێناوە، بەڵام دۆخی ئابووری کوردستان بەهۆی بڕینی بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە، بەهۆی دابەزینی دراماتیکی نرخی نەوت، بەهۆی بوونی 1,800,000 ئاوارەکە کاتە 31 لە سەتی ڕێژەی دانیشتوانی ئێستای هەرێمی کوردستان، ئەمانە هەمووی هۆکاری ئەوەن کە ئێستا ئەو قەیرانە ئابووری کاریگەریکی گەورە لەسەر بەرەکان دانێ. پەیامی ئێمە بۆ ئەمریکەکان ئەمە بووە ئەگەر ئێستا ئەمەرجنسی فەندێک بۆ هەرێمی کوردستان نەبێ، ئەو دەستکەوتانێک کە پێشمەرگە لە شەڕی داعش هەرێمی کوردستان لە شەڕی داعش بەدەستیان هێناوە، ئەگەری لە ناوچوونی ئەم دەستکەوتانە هەیە، بۆیە پێویستەکە لەسەر ئەمریکا هاوپەیمانان هاوکاری پێشمەرگە بن و هاوکاری هەرێمی کوردستان لە تێپەڕاندنی ئەو دۆخاچکان بابەتەم نەکتەنا پێشمەرگە کارگەری سەر کۆی هەرێمی کوردستان هەیە. ئەمریکیەکان چ جۆرە وەڵامێکی؟ ئەمریکیەکان ئەوان لە لۆخەکە باش تێگەن و ئێستا خەریکی ئەوەن کە ئەمەرجنسی فەندێک بدۆزنەوە لەو فەندانەی کە هەم لە پەنتاگۆن هەم لە کۆنگرس و هەم لە سنترال کۆماند و لە هەندێک بابەتی تریش کە ئەو فەندانە هەن لیژنەیەکیان ناردۆ لە ڕێی باڵوێزخانەی ئەمریکاوە بۆی هەڵسەنگاندنێک بکرێ، چکەوەی ئێمە داوامان کردو ئێستا بەس ئێمە ئەمانەوێت تێچوونی شەڕی داعش، هاوکاری هێزی پێشمەرگە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ 1,800,000 ئاوارە لێرە هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا هاوکارمان بێ. قەیرانەکانی هەرێم هیچ کاریگەری نییە لەسەر بڕیارەکانی ئەمریکا؟ کام قەیران وەبەستە؟ قەیرانی دیموکراسی، قەیرانی ئابووری، پێشتر دۆسی گەندەڵی بۆ نمونە ئەوان لە هەرێمی کوردستان ئەوانە زانن و ئێمەش پێمان وتون ویارینە لێرنینگ پرۆسس بۆ کۆڵێمە لە قۆناغی فێربوونین. ئێمە هەندێک ئینستیتیوشن هەندێک دامەزراوە بە پێویستیان بە بەهێزترکردن هەیە. ئێمە لە قۆناغی فێربوونین جارێکتر باسەکەینەوە. ئەمریکیەکان بە هەموو جارێک لە هەموو کۆبوونەوەکانە تەنان لە کۆبوونەوەی سەرۆک بارزان لەگەڵ سەرۆک ئۆباماشە بە پارتنەر باس لە هەرێمی کوردستانەکرێ. پشتیوانی سەربازی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان لە شەڕی داعش لە کاتێکدا بوو کە چەندین مانگ بۆ حکوومەتی عێراق داوایە کە نەخێر بە هیچ شێوەیەک ئەم قەیرانان کاریگەری لەسەر هاوپەیمانی هەرێمی کوردستان و ئەمریکا دانەناوە. ئێمە داوامان لێکردوون یارمەتیمان بن لە ناوبردننی سیماکانی گەندەڵی ئەوانەی کە پێویستەکە دامەزراوی گرنگ لە هەرێمی کوردستان دروست بکرێت، چونکە ئێمە لە قۆناغی دەوڵەت سازیان لە قۆناغی دروستکردنی دامەزراوین ئالێرەشە داوامان لە ئەمریکا کردو کە هاوکارمان بێ یارمەتیمان بە بۆی بتوانین هەم ئابووریەکی سەربەخۆ هەبێ، هەم دامەزراو دەستوریەکانی هەرێمی کوردستان، هەم کەلتوری دیموکراسی، هەم میکانیزمی دیموکراسی لە هەرێمی کوردستانە باشتر بچەسبێ، بۆی کوردستان یەکێک بێت لە کیانە کارەکانی ناوڕۆژەڵاتی ناوەڕاست. بەڵام کاکێ من وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕای خۆی نەشاردوێتەوە و ڕاشکاوانەش دەڵێ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم لە ڕێی بەغداوە نەک لە واشنگتن. ئێمەش خۆ نەمان وتووە بەشێک لەم قەیرانانە بەشێک لەم قەیرانان بەغدا هۆکاری دروستکردنیەکەیتی خۆی بێ بە گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەین. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شەڕی داعش خۆ ئێمە دروستمان نەکە. شەڕی داعش بەهۆی فەشەلی حکوومەتی عێراق و سیاسەتی ئەمنی ئیقلیمی هەرێمی کوردستان ڕووی بڕووە. ئەگەر مووسڵ نەگیرایە، ئەگەر چەک و تفاقەکانی جێشی مالیکی بۆ حکوومەتی بۆ داعش بەجێنەهێنرایە، داعش هەڕەشە نەبوو لەسەر هەرێمی کوردستان. بەهۆی شەڕی داعشەوەی هەرێمی کوردستان 1,800,000 ئاوارە و پەنابەر ڕووی تێکردووە. ئەم دوانن هۆکاری سەرەکی خۆ ئێمە بڕینی بودجێ هەرێمی کوردستان ئەم سێ هۆکارە ئەساسیان کە دۆخی هەرێمی کوردستان گەیاندووە. ئێمە ئێستا خاڵی هاوبەشمان لەگەڵ بەغدایە. شەڕی داعش هەرەبێ پێکەوە بیکەین، چارەسەری قەیرانی ئابووری هەردوو پێکەوە بیکەین. بۆ ئێمە هەفتەی ڕابردوو شاندێکی باڵای هەرێمی کوردستان چۆتە بەغدا. ئێمە نەهاتوین لێرە بڵین بەبێ بەغدا ئەم بابەتانە چارەسەرەکەین. بەڵام مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی تێرۆریستان و تێچوونەکەی بابەتێکی ئەمنی ئیقلیمی نێودەوڵەتیە، ئەبێ ئەمریکا هاوکار بێت. بەڵێ کاکێ من دەگەڕێمەوە بۆ لات راپۆرتێکمان هەیە بەشێکە لە قەیرانی هەرێمی کوردستان حەز دەکەم بەیەکەوە لەگەڵ بینەراندا سەیری ئەو راپۆرتە بکەین. لەم چەند هەفتەیە ڕابردوودا دەیان کەسی کورد لە دەریای ئیجەدا خنکاون و دەیان کەسی تریش هێشتا بێسەر و شوێنن. هاوکاتی هەوڵەکانیان تا لە تورکیاوە بگەنە یۆناان و ئەم تراژیدیایانەش هاوکاتە لەگەڵ قەیرانە ئابوووریەکانی هەرێمی کوردستاندا. ژیار محەممەد پەیامنێری دەنگی ئەمریکا سەردانی خێزانێکی کردووە کە ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی ئەو خێزانە لە ناو ئیجەدا گیانیان لە دەستداوە. ڕۆشتە دەرەوە لە ماڵەوە من ئەو دڵە مەری و باوەڕ ناکەم جارێکی تریان بینەوە.
ئەمە دوایین وێنەی ئەندامانی ئەو حەوت خێزانە لە قومبۆی ئیجەیە کە خەڵکی شاری سلەیمانی بوون و بە خەیاڵی گەیشتن بە بەهەشتەکەی ئەوروپا لە 25 مانگی ڕابردوودا شاریان بەجێهێشت بەڵام تەنها دوای 2 ڕۆژ خۆیان و خەیاڵەکانیان تا قوڵایی دەریا بڕی کردو لە ناو دەریادا خنکان و نەگەیشتن بە ئەوروپا. لاشەکانیشیان نەدۆزراوەتەوە سە چاوەڕوانی ئەو لاشەکانیشیان بێتەوە شکرم چی بکەم 12 ڕۆژە منەگریم و هاوارەکە نەمانە تابانی دانیشن بە دیار من باوەڕم نەکرد هەر باوەڕم نەگە ئەف خۆم بە کورتی خۆمان هەڵەخات ئەتر تاوکو بەرەبەرە وردە شتەکان دەکەوت هەر هەمووی ئەوە بکات ڕاستیەکە بوویان نەمانەتوانیانی ڕاستیەکە بوو بەزی تر خۆ تاسە شەر وەکو خەیاڵ وایە بە قەناعەتی ترێ باوەڕی پێ بکەیت. ئەم خێزانانە وەکو هەزاران کوردی کۆچبەری دیکە لە هەرێمی کوردستانەوە سەری خۆیان هەڵگرت و ڕێی هاتوو نەهاتیان گرتەبەر بۆ گەیشتن بە ئەوروپا بەهۆی قەیرانەدارایی سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا. قەت چەند جاری تر کە بەحسی خارجی کردوتمە ناڕۆی قەت ناڕۆیت زروف ئاوانە بوو ئیتم سەیریشمە کرد کە ئاوان بۆی هیچم نەوەی تم ڕۆڵێکیان منەتی سەیری گیرفانی ئێوە ئەکەمەتی سەیری بەزئی ئێوە ئەەکەم هیچتان پێ ناڵم بڕۆن خوا ئاگاینێتان. ئەم حەوت خێزانە سەرجەمیان لە ڕووی خزمایەتیەوە کەسی نزیکی یەکترن. لەو کاتی لە ناوەڕاستی دەریادا شەپۆلە توندەکان بەربەلەمەکەیان دەکەوێت هەندێک لەوانە فریاد دەکەون دوایین نامەی دەنگی بۆ کەسوکاریان بنێرن. من ئەمزانی دەکەمە گەشتێ بێ دڵی بەرگەنان بێ وتم ئیسماعیلگان نەوە گەشتێکان بەسەر بێ تاوە بوو سوڕاقتانەکەین و فریاتانەکەین نامێکی بەمین بۆ بنێرە چکە هەر خەمی یادی بەرخەمی ئیسماعیل و خەمی ئالان و هەر خەمی تر هەمیانی وتی نامێ دەنگی بۆ بنێرە ئەگەر وتی بۆ دەنگیان نییە با من تاوە بوو سوڕاقتانەکەم و نامە دەنگێ بۆ لای دایکم لێ بم بەڵام دایکەوە کارەبایان نامێنێ و خەتیان نامێنێ. والله بلال جان بس هذا حال وحواس عن وضع تاسونا دايك ما تسونا اليوم هذا خلاص يعني وضع مع زوز باشا بس كهربانية بلال جان شحن ما فينا من ندل طلع معنا بس هذا مش ويرش ما خوشو يقدر خامية متانا له أما آخر نعمة ده أوجه مثلا كنا بو أبستاش أخي إني أبستاش خزاني إسماعيل أخي تكستي مسلم صلاة بس خندق بباستان أمسي بلارجان هلا باسين أو نما وبجين بو نقطة آخر تكست يا بس يا كم إسماعيل وأنا مدون إسماعيل وأنا إنسان نامري إنسان روحي هم اللي بهشته هم اللي بهشته وري إيمان لەم ڕووداوەدا جگەل لە جەرگ بڕی کارە ساتەکە خۆی چەندین چیرۆکی کاریگەرتر هەن کە دیارترینیان ئەم کچەیە کە سەرجەم ئەندامانی خێزانەکەی لە ڕووداوەکەدا لە ناوچوون بەڵام خۆی کە لە سەفەرەکەدا نەبوو لە ماڵی نەنکی ماوەتەوە لەلایەن کەسوکاریەوە ڕاستی ڕووداوەکەی کە بەسەر دایک و باوکی خوشکوبراکانی داهاتوە پێنەوتراوە هێشتا. بیری باوکمەکەم بیری داریاکەم بیری هەر هەمیانەکەم زۆریان بیرەکەم ئێستا لەکوێن نازانم ئێستا مام تونن کە ئەڵەنچی دایکە دایاڵاچی لە لەکوێن ئەڵێ لە بەهەشتن هەمیان حرت سەرکاتە سەر دڵی من دایکە بیری باوکمەکەم. لە ئێستادا تەنها دوو ئەگەر لە بەردەم ئەو کەسانەیە کە لە خەیاڵی گەشتن بە ئەوروپان یان چەقینی پێیان لە قەیرانە کەڵەکەبووەکانی هەرێمی کوردستان یاخود هەنگاونان بەرەو شەپۆلەکانی دەریای ئیجا کە بە گۆڕستانی کۆچبەرانی کورد ناسراوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی. راپۆرتی ژیار محەممەد پامنەری دەنگی ئەمریکا پێشکەشکرا و دەگەڕێمەوە لای هێمن هاورامی میوانی ئەمڕۆی کورد کۆنێکشن کاکێمن لە راپۆرتەکەدا تراژیدیایەکی گەورەمان بینی تراژیدیایەک بەڕاستی ینی جێی هەڵوەستە لەسەرکردنە ئەمە لە ئاکامی ئەو قەیرانانەیە لە ئاکامی ناجێگیری سیاسیە لە ئاکامی ئەو ناسەقامگیریە کە لە دەرونی هاوڵاتیانە هەیە ئەکرێ پێم بڵێ حکوومەتی هەرێم دەسەڵاتی سیاسی لە هەرێم چ چارەسەرێکی پێەیە کاک بڵێن ئەمە بەشێکە لەو زنجیرە تراژیدیانە بەسەر میلەتی ئێمە هاتووە ئەمە قۆناغی ئێستانیە کە خەڵکی هەرێمی کوردستان داوای پەنابەریەکەم بۆ خۆم پەنابەر بووم لە خێوەتگا گەورە بووم هەر کەسێک لە کوردستانە بینی چیرۆکێکی هەیە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە تێپەڕەدیسانەڵێن بەشێکی بەهۆی ئەو قەیرانە سیاسی و ئابوووریە کە بەداخەوە لە شکاندنی تەوافقوانە لە هەرێمی کوردستان هاتە ئارا
بەشێکی بەهۆی خراپگێڕانی دەوری بەشێک لە میدیاکان لە هەرێمی کوردستان و بەشێکی گەورەشی بیرت نەچێت بۆ ئەو هەڕەشە ئەمنیانەی کە لەسەر هەرێمی کوردستان و شەڕی ئیرادەکە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکرێ بە بڕینی بودجێ هەرێمی کوردستان بە هاتنی داعش بە هاتنی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر و کەمبوونەوەی ڕێژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان خراپی دابەشکردنی موچەکان لە هەرێمی کوردستانە. ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا 1603 شەهیدمان لە شەڕی داعشیاوە. دایکی شەهیدێک 3 کوڕی وەیەک کاتار لە شەڕی داعشە شەهید دەکرێت بەشێکی ترە لەو زنجیرە تراژیدیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. چارەسەری کاتی هەیە، چارەسەری ناوەندخایان هەیە، چارەسەری درێژخایان هەیە. هەرێمی کوردستان ئەم قۆناغی کە پێات تێپەڕێ لەبەر ئەوەیە کە هەرێمی کوردستان دەوڵەتی سەربەخۆی خۆی نییە. هەرێمی کوردستان نەیتوانێت و دامەزراوەکانی دروستکە و بەشێک لە قەیرانەکانی بەغدا و سیستەمیش کە سواردەی مەنتەقەکە ڕووی تێکەن. ئێمە لێرە پێویستمان بەهۆی لە ناوخۆی کوردستانە یەکریزی کوردستان بپارێزینەوە، بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بەرژەوەندی کوردستان لەسەر و بەرژەوەندی حیزبیەوە داینین، نین لەسەر ئەساسی حیزبەتی بۆ ئەوەی حیزبێکی سیاسی پێ بشکێنین کوردستان لە ناوبەرین و هەمومان کار لەسەرەوە بکەین خۆڕاگەر بین و بتوانین سیستەمێکی وهای ئابووری بدۆزینەوە کە لەگەڵ ئەم قۆناغی ئێمە بگونجێتەوە. بەڵام پێشم خۆشە لێرە ئەو خێزانە بەڕێزانەی ڕوو لە ئەوروپاکەن کە خۆیان بڕیارئێن بەڵام مناڵەکانیان نەکەنە قوربانی بڕیارێک کە لەسەر بنەمای چاولێگەری دروست بووبێ. من پرسیارێک لەسەر مەسلەی سەربەخۆیی کوردستان سەربەخۆیی چۆن دێتە ئاراوە لە کاتێکا تەواوی لایەنە سیاسیەکان تەبانین بۆ نمونە لەسەر مەسلەی ڕفراندۆم کە باس کرد ڕوانینی جیاوازەیە ئەگەر یارمەتیم بی ئەم ڕوانینە جیاوازانە پەیوەندیان بە کێشەکانی نێوان لایەنەکانەوە هەیە یاخۆ فاکتەری دەرەکی زیاتر. ئێمە لە ڕۆژی پێش 8 ڕۆژ سەرۆک بارزانین لەگەڵ تێکڕین لایەنە سیاسیەکان کۆبوویەوە داوەتنامەی بۆ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش ناردەبوو لە هەموو هێزە سیاسەکانی کوردستان بەس برادرانی گۆڕان و کۆمەڵ بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد. سەیری ڕاگەیاندراوە بکە پشتیوانی هەموو لایەنەکان بۆ پرۆسی ڕیفراندۆمێک کەمە تەنها پرۆژەی پارتی یانێکێتی یا لایەنێک نییە. میلەتی کورد بڕیار لەسەر ئیرادی خۆیان. لێرە ئێمە لێرە پێویستمان بەم یەکڕێزی پرۆسی ڕیفراندۆم لە سەرەوەی حیزبە سیاسیەکانە. چانسێک بۆ یارمەتیم بی لێرە چکە کاتم زۆر کە ماوەکە کێمن یەکێتی ئەوروپا شاندێکی سەردانی هەرێمی کوردستانی کردو بە ئاشکرایی ڕفراندۆمی ڕەت کردەوە گوتی لەگەڵیدا نییە هەر هیچ نەبێ بۆ ئێستا زۆر بە کورتی. ئەو زانیارە دروست نییە چونکە شاندی یەکێتی ئەوروپا نەهاتووە بەرپرسی نوێنەرەتی یەکێتی ئەوروپا لەگەڵ قۆنسوڵی وڵاتانی یەکێتی ئەوروپا چون سەردانی لایەنەکانیان کرد وتیان ئێمە ئیرادەی میلەت ڕەت ناکەینەوە بەڵام لە ڕووی کاتۆ پێویستمان بە هەمانگیکردن لەگەڵ یەکتری هەیە. ئەو هەماهنگە ئەوروپا ئەیکایە ئەبێ کورد لە ناو خۆیان بی. ئێمە چاوەڕێ بین خەڵک لە دەرەوە 100 ساڵە میلەتی کورد چاوەڕێ و کەس نهاتۆ پێ بڵێ کاتی خۆتە ڕیفراندۆم بکە. میلەتی کورد دەبێ خۆی بڕیا لەسەر چارەنووسی خۆی بە ڕیفراندۆم و سەربەخۆی دیاری کریسپسنی خەڵک بۆمان بێنێ ئەبێ خۆمان بڕیاری لەسەر بین. کاگێ من زۆر سپاس زۆر سپاس دەکەم. هێمن هەورامی بەرپرسی پەیوەندیە دەرەوە یەکانی پارتی دیموکراتی کوردستان میوانی کورد کۆنێکشن بوو. سەدان خێزان لە باکووری هەرێمی حەڵەب لە سووریادا ڕویان کردوتە کانتۆنی جززیرە لە ڕۆژاوە. بۆچی؟ زانا عومەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە.